قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، شادمان بووم ئەم جادەش لە زنجیرە باسێکدا لەگەڵ جەنابتاندا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تشک بخەینە سەر چەند بابەتێک بۆ دین و بۆ ژینمان. زنجیرە باسی ئەم جارەمان بە ناونیشانی ڕۆشنتر. بۆچی ڕۆشنتر؟ بابەتی ڕۆشنتر زنجیرە باسەکەمان لەو ئاەتە قورئانیەی سوورەتی یوسف ئاەتی 108 وەردەگرین کە خوای پەروەردگار دەفەرمێ: قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. أي محمد صلى الله عليه وسلم بڵێ ئەمە ڕێگا و ڕێبازی منە، بانگەواز دەکەم هەم خۆم وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم هەموو ئیماندارانێکی ڕاستەقینەی ئوممەتم بانگەواز دەکەین و ئیسلام بڵاو دەکەینەوە على بەسیرەتین، لەسەر پاچی، لەسەر ڕوونی، لەسەر بێگەردی. وسبحان الله وما أنا من المشركين، پاک و بێگەردی هەر بۆ خوایە و من یەکێک نیم لە هاو بەشدانەران. کەواتە وشەی على بەسیرەتین وەردەگرین و دەیکەینە زنجیرە باسێک ڕۆشنتر، بێگەرتر باسی ئیسلام بکەین. لەم ئاەتە قورئانیەوە چەند خاڵێک وەردەگرین. یەکەمیان پێویستە هەمومان بانگخوازی ڕێگای ئیسلام بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا پێی فەرموو بڵێ ئەدعو إلى الله لەگەڵ ئەنا ومن اتبعني، هەم خۆم وەکو پێغەمبەر بانگەواز دەکەم، هەم یەک بەیەکی ئوممەتەکەم لە پیاوان لە ژنان، لە کوڕان لە کچان، لە پیران و لە گەنجان بانگەواز دەکەن بۆ لای دینی خوای پەروەردگار. بۆیە هەر یەکێک لە ئێمە خۆشەویستان واجبە لەسەرمان ئەم ئیسلام و نور و ڕۆشنایی ئیسلامە بگەێنین. هەر یەکەمان دەتوانین خزمەتێک بکەین. من ئەم وتارە تۆمار دەکەم، برایەک بە ڤیدۆ تۆماری دەکا، یەکێکی تر بە سیدی بڵاوی دەکاتەوە، یەکێکی تر لەناو سیارەکەیدا لە جیاتی گۆرانی و شتێکی بێمانە ئەم وتارە دووبارە دەکات. یان وتاری هەر مامۆستایەکی بەڕێز کەسێکی گوێگرت ئەی بیستێ لەوە چێ ئەو باشتر لە گەیەنەرەکە گوێی لێ بگرێ و کاری پێ بکە. کەواتە تۆ لە هەموو ڕێگایەکی تر دەینووسێتەوە، یەکێ دەیکا بە کتێب. هەر یەکێک لە ئاستی خۆیەوە بە پێی توانای زانستی خۆی پێویستە لە خزمەتی ئەم ئیسلامەدا بێ. ئەوە شوێنکەوتووی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هذه سبیلی، ئەوە ڕێبازی پێغەمبەرە. کەواتە ئیسلامەتی بۆیە لە دیندا ئێمە بەڕێزان پیاوی ئاینیمان نییە، بەڵکو بە پێچەوانەوە زانای ئاینیمان هەیە. لەگەڵ زانایانی ئاینیدا هەمومان دەبێ خزمەتکاری ئەم ئیسلامە بین، ئەم بەرنامە، ئەم ڕێبازەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم. دووەمیان ئاەتەکە فەرمووی إلى الله، بانگی خەڵکی بکەین بۆ ڕێبازی خوا، بۆ لای خوای پەروەردگار. بەڕێزان نابێ ئێمە بانگی خەڵکی بکەین بۆ لای خۆمان. هەر کەسێ باسی ئیسلام بۆ خەڵک دەکات نابێنێتی ئەوە بێ خۆی بە خەڵک بناسێنێ، نانووی نانی پێوە بخوا، پۆستی پێوە وەربگرێ، بەڵکو تەنها و تەنها نێتەکە خالیس بۆ خوای پەروەردگار بێ، مەبەز ڕەزامەندی ئەڵڵا بێ، توێشەبەرەی قیامەتی بێ، پاداشتی هەموو پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ، پاداشتیان تەنها لە داوا لە خوای پەروەردگار بووە. ئێمەش هەمان ڕێزکە و ڕێبازمان هەبێ. سێمیان فەرمووی على بەسیرەتین، بانگەواز لەسەر ڕۆشنایی بێ، نابێ بانگەوازکردن بۆ ئیسلام بە ئارەزووی خۆت بێ. کەسێک خۆی تووڕەیە، خۆی کەسێکی تەبیعەت توندە، گرژە، زمانی ڕەقە، نابێ وابزانەکە ئیسلامەتیشی بڵاو کردەوە وەکو تەبیعەتی خۆی چۆنی حەز لێ ئاوا بڵاوی کاتەوە. بە پێچەوانەوە ئەم ئیسلامە دەبێ خۆی چۆنە ئاوا بیگەێنین بەو خەڵکە و بەگوێی ئەو خەڵکە و بەدیدی ئەو خەڵکە. عەلا بەسیرەتین، بە پاکی بیگەێنین وەکو خۆی پاکە، بە ڕوونی بیگەێنین وەکو ئیسلام خۆی ڕوونە،
بە بێگەردی بیگەێنین وەکو ئەم ئیسلامە خۆی بێگەردە ڕۆشنی کەین پەردەی تاریکی بەسەران نەدەی خەڵکی وابزانێ ئەو ئیسلامە ڕوونە خۆی وا تاریکە ئەوە ئێمەین خراپی بەرامبەر دەکەین على بەسیرەتین على بەسیرەت ئەوەیە ئینسان عاتیفەیانە هەڵ نەچێ بەڕێزان ئێستا و سەردەمی کۆڕۆنایە کە سەرەتا پەیدا بوو خەڵکانێک یەکسەر لەوەڕچێ زۆر دڵسۆزی ئیسلام بوو بن لە ناخی خۆیاندا باسی ئەوەیان کرد ئەو کۆڕۆنایە ئەو ڤایرۆسە ئەوە سەربازێک لە سەربازەکانی خوایە و تۆڵەی لە چینی و چینیەکان کردەوە کە مسلمانانیان ئازارداوە و حرامیان خواردەوە و پیسیان خواردووە بەڵام ئەگەیشتە وڵاتی مسلمانان ئێستا قسەیەکیان پێنەما چەند ناڕەحەت دوای لەسەر خۆمان دەکەوێتەوە بۆیە على بەسیرەتین ئەوە بێ وریابین بابەتەکانی سونەنی کەونی لەگەڵ عەتف و سۆزی خۆمان تێکەڵاو نەکەین ڤایرۆسێک ئێمە سوپاس بۆ خوای گەورە وەکو مینبەر و میحرابی خۆمان ئەوەڵ ڕامانگەیاند ڤایرۆس کافر و مسلمان ناناسێ بێدین و دیندار ناناسێ سنووری جوگرافیایی ناناسێ بەڵام کاتێک کە تۆ تەعاملی وا لەگەڵ دەکەی ئەو ڤایرۆسی کۆڕۆنایان هەر ڤایرۆس و نەخۆشی و بەڵاو ئافەتێک بوومە لەرزەیەک ئەوە هۆکارەکەی غەزەبی خوا لە فڵان شوێن ئێگە لە مسلمانانیدا دواتر چی بە خەڵکی دەڵێ چ وەڵامێکت پێ دەبێ ئەبێ وریابین زۆر جا حەزم لێ بۆ قسەیەکی خۆشتان بۆ بژێڕمەوە مەسعود لەعلی لە یەکێک لە کتێبەکانیدا باسی ئەوە دەکا ئەڵێ مامۆستای گەڕەکێک کە لەگەڵ دانیشتوانی گەڕەکەکە و مەحەلەکەی خۆیدا عیبادەتی خۆیان لە مزگەوتەکەدا دەکرد کەسێکی تریش لە نزیکی مزگەوتەکە کە بازاڕی لێ نزیک بوو عەرەق فرۆشیەکی دانابوو دوکانی عەرەق و نادیەکی عەرەق خواردنەوەی دانابوو مامۆستا هەموو جومعەیەک وتارەکەی لە کۆتاییدا دەستی دەکرد بە دوعاکردن و دەیگوت یا ڕەبی خوایە غەزەب لەو عەرەق فرۆشە بگری خوایە عەزابی خۆتی بەسەرا بارێنی ئەو دوکان و بازاڕەی تەختکەی لە ناوی بەری حتا ڕۆژێکیان کات بەهار بوو لافاو هەستا و ڕووی لە دوکانی کابرای عەرەق فرۆش کرد و وێرانی کرد و هیچی بۆ دەرنەچوو مامۆستای وتاربێژ لە جومعەی داهاتوودا بە شانازیە وتی سوپاس بۆ خوای گەورە خوا دوعاکانی گیرا کردین و غەزەبی خۆی لەو عەرەق فرۆشە خراپەکارە گرت و دوکان و بازاڕی وێران کرد و ئەو لافاوە ڕووی لە ماڵەکەی ئەو لە بازاڕەکەی ئەو کرد کابرای عەرەقخۆر بیستەوە چوو لە دادگا شکاتی کرد چوو لە دادگا شکاتی کرد وتی ئەو مامۆستایە دوعای کردو خەڵکی مسلمانیش ئامینیان کردو و زەرەدی ئەوەندە دەفتەر دۆلارم لێکەوتووە چوو شکاتی کرد و دادوەریش بانگی کرد بە پێ یاسا تۆمەتبار بانگ دەکا وتی مامۆستا ئەم کابرایە داوای قەرەبوو دەکا تۆ دوعات کردو دەبێت لەگەڵ خۆت و مەئمومەکانتدا کە ئامینیان بۆ دوعاکەت کردو خوا غەزەبی لێگرتەوە ماڵی نەهێشتووە قەرەبووی بکەنەوە مامۆستا وتی بابەوان نابێت جا ئەو لافاوە خۆ بە دوعای ئێمە هەڵنەستاوە و ئێتر خەتای ئێمە چی بۆ دوکانی ئەوی وێران کردو شوێنەکەی خۆی خراپ بۆ و شوێنەکەت چاڵ بۆ نەچۆتە دوکانی کەسێکی ترەوە ویستیان خۆی لێ بدزنەوە حاکمەکە کوتی وەڵڵی سەرم سوڕماوە مامۆستا تۆ شانازیت بەوە دەکرد دوعاکانت قبول بۆ بازاڕی ئەوی وێران کردووە کە دێتە سەر پێبژاردن ئەمجا دەڵێ وەڵڵا من نەبووم کابرای عەرەقخۆر بە حیاتی ئیشی بەخوانە بە و دژایەتی دینی خوای کردووە ئێستا کە دەکەوێتە لایەنی مادیەوە لە ڕێی دینەکە و دوعاکەی تۆ و خوای پەروەردگارەوە داوای قەرەبوو دەکا بۆیە دەبێ وریابین بەڕێزان على بەسیرەتین حتا لە دوعاکانماندا لە بابەتەکانماندا لە باسی کوفردا باسی ئەوە نەکەین کە دواتر لەسەری قەرزار بینەوە کە دەوتر خۆمان لێ پەشیمان بینەوە على بەسیرەتین لەسەر بەرچاوڕۆشنی بانگەواز بۆ دینی ئیسلام بۆ دینی خوای پەروەردگار بکەین ئەم ئیسلامەی ئێمە هەمووی جوانیە خوای پەروەردگار لە قورئانە بەڕێزان دیقەت بدەن ختمی قورئان بکەن لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا هەمووی باسی جوانیە باسی بەرنامەکەی خۆی دەکا دەفەرمێ صیبغة الله ومن أحسن من الله صیبغة ئەم دینی خوایە بەرنامەکەی خوا دایڕشتووە بەرنامەیەکی تێر و تەواو نەخشەیەکی ڕێک و پێک جا چێ هەیە نەخشەی ئاوا جوان بۆ ژیانی مرۆڤ دابنێ بۆ قیامەت ئاوەدانکردنەوەی مرۆڤ دابنێ توخوا چ بەرنامەیەک هەیە لەسەر گۆی زەویدا جوانتر لە بەرنامەکەی خوا کە ئیسلامە بۆ هەموو چین و توێژێک بشێ بەشی مناڵی پێوەیە بەشی گەنج بەشی پیر بەشی خوێندەوار بەشی نەخوێندەوار بەشی کەسی گەنج بە ساڵاچوو ژن پیاو کوڕ کچ بۆ هەموو قۆناغێکی تەمەن بۆ هەموو ئاستێکی زانستی باسی هەموو پیشەوەرێک باسی هەموو ئەدیب و ڕۆشنبیرێک بۆ هەموو زەمانێک بۆ هەموو زەمینێک هەموو ئاەتەکانی قورئان دەڵێ لەگەڵ ئەمڕۆدا دابەزیون بەڵام ئەو دەقانە شێ ئاوا جوان نیشانیان دەدا ئەو کەسانی بانگەواز بۆ ئیسلام دەکەن
بۆیە عەلا بەسیرەتین پێویستە ئیسلام بە ڕۆشنی بگاتەوە خەڵکە وەکو خوا بە جوانی دایناوە. ومن ئەحسەن من الله صیبغا، بەخوا کەس نییە لە بەرنامەی خوا جوانتری دانابێ و خەڵکیش قبوڵیەتی ئەگەر جوان وەکو خۆی عەرزی بۆ ئەو کۆمەڵگایە. خۆی گەورە لە هەموو شوێنەکە باسی جوانی کردووە، سەلامیان لێ کردی وئیذا حوییتم بتەحیەتین، ئەی تۆی مسلمان چی بکە؟ فەحەیوا بئەحسەنە منها، کەسێ سڵاوی لێ کردی سەلامی لێ کردی تۆ جوانتر جوابی بدەوە، وشەیەکی جوانتر بەکاربێنە، ئەو ڕدوها لانی کەم هەر وەکو خۆی بە جوانی وڵامی بدەوە. خۆی پەروەردگار باسی حکم و شەریعەتەکەی دەکا، ومن ئەحسن من الله حکما لقوم یوقنون، چ کەسێک هەیە جوانتر لە ئەڵڵا بەرنامە و ڕێسا و حکم و شەریعەت دابنێ، بەتایبەت بۆ ئەو کەسانی کە سەرنج دەدەن، کە ویژدانیان هەیە، کە زانان، کە یاساناسن، کە قانون ناسن. بەخوا کەس نییە حکمەکەی جوانتر بێت لە حکمی خوای پەروەردگار، بەڵام ئەو حکمە جوانە ئەبێ بە جوانی بگاتە خەڵک، ئەو حکمە ڕۆشنە بێگرێ و گۆڵەی خوای پەروەردگار ئەبێ بە ڕۆشنتر بیگەێنین بۆ خەڵک. خوای گەورە لە قورئانە باسی بڕینی دەستی دزێکی ناپاک دەکات لە کۆمەڵگادا، بەڵام زۆر ڕۆشنتر ئیمام عومەر لێ حاڵی دەبێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک لە ساڵی گرانیدا دەفەرمێ ئەم ئاەتە قورئانیە لێرەدا ئیشی پێ ناکەین، چونکە ئێمە نەمانتوانیوە خەڵکی تێرکەین. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز بە یەکێ لە کار بەدەستانی خۆی گوت ئەگەر کەسێک دزی کرد چی لێ دەکەی؟ وتی دەستی دەبڕم. فەرمووی هەر وەختێ تۆ تەواوی خەڵکت تێر و تەسەل کرد، ئیش و کارت بۆ دابین کرد، بێکاری لە ناو برد، بژێوی ژیانی خەڵکت مسۆگەر کرد، موچەل لە وەختی خۆیدا دابەش کرد، مافی ئەوەت هەیە دزی ناپاکیش دەستی ببڕی. بەڵام کاتێک کە تۆ خەڵکت برسی کرد و کابرا لە ناچاریدا دەستی بڕی، بەخوا ئەگە تۆ دەستی خەڵک ببڕی من دەستت دەبڕم. بۆیە ئەم ئیسلامە حکمەکانی ڕۆشنن، جوانن، بەخوا حەیفە وەکو خۆشی بە ڕۆشنی و بە جوانی عەرز نەکرێن و خەڵکی لێ تێنەگەیەندرێ. قورئانی پیرۆزی ئێمە لە هەموو شتێکە باسی جوانی دەکا. نحن نقص عليك أحسن القصص، نەک جوانترین بەسەرهات و چیرۆکمان لە قورئانە ئەی خۆشەویست بۆ تۆ ئەی ئومەتی ئیسلام بۆ ئێوە باس کردووە. وقل لعبادي يقول التي هي أحسن، ئەگە دوو وشە هەبوو گفتوگۆت دەکرد لەگەڵ بەرامبەرەکەتە، هەوڵ بدە کامەیان جوانترینە ئەویان هەڵبژێرە. لەگەڵ مەسیحیەکە، لەگەڵ جوولەکەیەکە، لەگەڵ هەر ئاینێکی غەیری ئیسلامدا گفتوگۆت دەکرد، نابێ بە جوانی قسەی لەگەڵ بکەی، یعنی بە ناشرنی نا، بە جوانترین. وجادلهم بالتي هي أحسن، کە کەوتێ دیالۆگ مێزگردێک تۆ لەگەڵ کەسێکی غەیرە موسڵمانە دانیشتی گفتوگۆ دەکەی، نابێ وشەی ناشرنی بەرامبەر بڵێ، نابێ وشەی جوانی بەرامبەر بڵێ، کامە جوانترینە ئاوا قسەی لەگەڵ بکەی، هەستی بریندار نەکەی، ڕێز لە بیر و باوەڕی بگری، خاڵە هاوبەشەکانی تۆی موسڵمان لەگەڵ ئەوی ناموسڵمانە چییە لەوانەوە دەست پێ بکە. ڕۆشنی کەوە بەرنامەی ئیسلام بۆی بە زمانە شیرینەکە بە جوانترینەکە خوا دەفەرمێ گفتوگۆ لەگەڵ غەیرە موسڵمانەکان و ئەهلی کیتابە بکەن. ادفع بالتي هي أحسن، کاکە بەڵایەک یەخەی پێگرتی، کەسێ غەدری لێ کردی، کەسێ نامەردی بەرامبەر کردی، مەڵێ موسڵمانی بەغیرە دەوێ دەچم خوێنی دەڕێژم، ناوخوا دەفەرمێ بە جوانترین شێوە ئەو بەڵایە لە خۆلادا، ئەو نامەردە لە خۆڵ کۆتکەوە، ئەو ناکەسا با لێت دوورکەوێتەوە. تۆ ئەحسەن، تۆی موسڵمان واجبە لەوێ شاد تا ئەحسەن هەبێ، جوان و هەیە و جوانتر هەیە، جوانترینەکە هەڵبژێرە، باشترین و چاکترینەکە هەڵبژێرە. چ دینێکی جوانمان هەیە. وصوركم فأحسن صوركم، خوا دەفەرمێ هەر سەیری لاشەی خۆتان کەن، نەک بە جوانی دروستم کردوون، لەسەر جوانترین شێوە دروستم کردوون. خوا کام نیگار کێشە، کام هونەرمەندە، تابلۆیەک دەکێشێ لە جیهاندا بەڕێزان دیقەت بدەن، بتوانێ غەیری ئەوەی کە خوا دروستی کردووە شتێکی لەوە جوانتر دروستکە. بڵێ مرۆڤێک دروست دەکەم چاوی دەبەمە شوێنێککە بزانە دەتوانێت، بڵێ شاخێک دروست دەکەم، تافگەیەک، شەلالەیەک، دەشتێک، گوڵێک، دیمەنێکی جوان من دروستی دەکەم و ئەوەی کە خوا دروستی کردو و نەخشاندوێتی و تەسمیمی کردووە و نەخشە سازی بۆ کردەوە ئەو هونەرمەندە ئەو وێنە کێشە بڵێ من شتێکی ئاڵوگۆڕ پێ دەکەم، بەخوا هەر دەبێ ئەوە بکە، بەڵام هیچ کاتی ژۆکە ئەوەی بۆ ناکرێ. بۆیە خوا لە هەموویدا باسی جوانترین دەکا. فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه. خوای گەورە دەفەرمێ ئەو ئیماندارە سەرفرازە موژدەی سەرکەوتنی دین و ژینی لێبێ کە گوێ لە هەموو قسەیەک دەگرێ، هەموو کتێبێک دەخوێنێتەوە،
هەموو شتێک وەردەگرێ چاوی دانەخستۆ و ناترسێ لە ڕای بەرامبەر بەڵام فەیەتەبیعونە ئەحسەنەهو شوێنی جوانترین دەکەوێ دوو شتی هاتۆتە بەردەم دوو وتار یەکیان جوانە یەکیان جوانترینە ئەم جوانترینەکە هەڵدەبژێرێ ئەو فەیسبووکەی لەبەر دەستە بەڕێزان ئێستا يستمعون القول ئەوەیە تۆ لە سۆشیال میدیایەکەوە چی قسە دێتە بەردەستت چی ڕاپۆر بڵاو دەکرێتەوە چی شتت دەخرێتە بەردەست دە چاک و لە خراپ مرد ئەو کەسەیە کە موسڵمانی ڕاستەقینە و ئیماندارێکی بە حەقا جوانترین هەڵدەبژێرێ شوێنی جوانترین دەکەوێت شوێنی پرۆپاگەندە ناکەوێت شوێنی قسەی بێبنەما ناکەوێت شوێنی قسەی نازانستی ناکەوێت شوێنی فکری تونند و تیژ ناکەوێت خی گەورە فەرمووی هەمیشە جوانیەکان هەڵبژێرە هەمیشە جوانیەکان هەڵبژێرە باشترینەکان هەڵبژێرە ئەی ئیماندار ڕۆشنتر ئیسلام ببینە ڕۆشنتر بە خەڵکی بگەیەنە کەواتە خی پەروەردگار خۆی ئاوا دینی ڕاگەیاندووە گوناه نییە من و تۆ بە ناوی بانک خواز بۆ ئیسلامەوە دینێکی پڕتوند و تیژی و ناڕەحەت کرد بەسەر خەڵکا بڵاو بکەینەوە بە بێگومان گوناهە خاڵی دووەم على بەسیرەتین ئەوەیە خەڵاتەکانی خوا بیر خەڵکی بخەنەوە لە ئەثەرێکە هاتۆ خی پەروەردگار دەفەرمێ یا داود و اذكر عبادی بإحسانی إليهم فإن النفوس جبلت على حب من أحسن إليها ئەی داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەردەوام چاکەکانم بیری بەندەکانم بخەوە یعنی کە نەسیحەتی خەڵت کرد کە ئامۆژگاری خەڵکت کرد کە بە کەسێکت گوت وەرە ڕوو لە خواکە لەکوێوە دەست پێ بکە یەکسان مەڵێ نوێش بکە یەکسەر لەوە دەست پێ بکە بڵێ وەرە سەی جسمی خۆت کە کوڕە خوا چی پێ نەبەخشیوین چی چاکەی لەگەڵانە کردوین ئەرێ بیری لێ کردوێتەوە ئەو هەموو خەڵاتی خوامان بەسەرەوەیە بیری ئەوانەی بخەوە چونکە نەفسی ئینسان خوا فەرمووی لەسەر ئەوە ڕاهاتووە شتە جوانەکانی خۆش دەوێ و حەزیشی لەو کەسانەیە و ئەو کەسانی خۆش دەوێت کە چاکەی لەگەڵ دەکەن دەی تۆ بیری بخەوە خوای پەروەردگار چ چاکەیەکی لەگەڵا کردووی بیری کەوە گە تۆزە چاوت کەس بێ دکتۆرێکی چاو یارمەتی بدا و ڕۆشنایی چاوە دۆ خۆی لێ بکاتەوە حتا ماوی مەمنونی و باسی زیکری چاکەی دەکەی ئەی خوایە کە لە نەبوونەوە چاوی پێبەخشیوی بەم هەموو جوانی پێبەخشیوی ئەم هەموو جوانی پێدەبینی تو خوا حەقی خۆی نییە جارێک بڵێ سوبحان الله پاک و بێگەردی بۆ تۆ جارێک بڵێ الحەمدولله خوایە سوپاس بۆ تۆ بۆی عەلا بەسیرەتین بانگەواز بۆ دینی خوا ئەوەیە کە باسی جوانیەکان بکەین بەڵام تو هەمیشە باسی عیقابی خوا بۆ خەڵک بکەی هەر غەزەبی خوا بەسەر خەڵکا بارێنی بڕوا کە خەڵک لە خوا دوور دەخەیتەوە باسی خەڵات و بەخشەکانی خوا بکە و پاشانیش ئینزاری بکە بڵێ ئەگەر ئینسان شکرانە بژێری پەروەردگار نەبێت لەمانە بەڕاستی لەوە چی ئینسان غەدر لە خۆی بکە لە نەفسی خۆی بکە لە داهاتووی خۆی بکە لە ژیان و ژینگەی خۆی بکە سەرنجامی خراپ دەبێت وەکو بینیمانە سێم عەلا بەسیرەتین هاندانی مرۆڤی تێدا بێ ئەو کەسانی کە بانگی خەڵک دەکەن بۆ ئیسلام ئەبێ هاندان بێ بۆ هیممەت بەرزی کاتێک کە تۆ ئیسلام بڵاو دەکەیەوە پێی بڵێ ئەم ئیسلامی ئێمە فێرمان دەکا هیممەت بەرزبی داهێنەربی گەورەبی ئازادبی ئازابی ئەم زنجیرە باسی ڕۆشنترە ئینشاءڵڵا هەتا کۆتایی گوێ لێ بگرن هەموو ئەم بابەتانی تێدایە پێمان دەڵێت کاتێک کە تۆ گوێ لە ئیسلام دەگری کزۆڵ نابی داماو نابی پیس و پەڵۆغ نابی پشت لە دنیا ناکەی بە پێچەوانەوە بەخوا ئەوانەی لە ئیسلام حاڵین هیممەت بەرزن داهێنەرن گەورەن ئازان ئازادن کۆیلە نین هەموو مرۆڤێک فیتڕەتی پاکە کە خوا مرۆڤی دێنێتە سەر زەوی لە دایک و باوکی لە دایک دەبێ مناڵێکی فیتڕەت پاکە فیتڕەتی پاک یعنی چی؟ یعنی هەموو کەس حەزی لە عەدلە بەخوا کابرا دەچێتە بەردەمی دادوەر قەتڵی کردووە دزی کردووە خراپەی کردووە ئەڵە جەنابی حاکم تخوا با شتەکە بە عەدل بێ حەزی بەو تەرازۆیە کەڕێکە فیتڕەتی ئینسان دێتەوە وەڵام حەزی لێ داد هەبێ عەدل هەبێ فیتڕەتی ئینسان حەزی لە ئیحسان و چاکەیە لە ڕەحمەت و بەزەییە لە عەتا و بەخشینە لە جەمال و جوانیە ئەی ئیشی ئیسلام چییە؟ ئیشی ئیسلام ئەوەیە ئەو فیتڕەتە دێنە دەیکا بە کردار تۆ حەزل لە عەدلە ئیسلام پێت دەڵێت دە هەر عەدلت حەز لێ نەبێت دە عادل بە بۆ خۆت دە حەزت لە عەدلە دە تۆ ژوەرە دادپەروەر بە دادپەروەر بە لەگەڵ خۆت لەگەڵ ماڵ و منداڵت لەگەڵ خەڵکیدا لەگەڵ دەوروبەرتدا لەگەڵ ژیان و ژینگەتدا حەزت لە ئیحسان و چاکەکاریە دە موحسین بە ئەڵێ چاکە بەخوا چاکەشتی باشە دەی خۆت چاکەکار بە ئیسلام وەت فێر دەکات بە کردار بیکەی بە چاکەکاری ئەڵێ ڕەحم و بەزەیی چاکە دە بۆ خۆت بە ڕەحم و بەزەیی بە دەی بزانی ئینسانێکی بە ڕەحمی کە کەوتێ ناو کردارەوە حەزن لە بەخشندەیی ئەڵەن فڵان کەس سەخی تەبیعەت و حاتەمی تەی بوو لە زمانی خۆیدا فڵان کەس زۆر بەخشندە بوو
ئایا بەقەدەر ئەوەندەی مادیەن توانات هەیە تۆش بەخشندەی ئیسلام دەیەوێ حەلانی کەم زەکات بدەیت زیاترت هەبوو بەخشندەی تر بکەیت ئەڵێ جوانی چاکە ئەڵڵا فڵان کەس بەڕاستی جلوبەرگی جوانە پاک و خاوێنە بۆن خۆشە ماڵی جوانە علاگەیەک دەبەیەک ئەو فڕێناداتە سەرجادە ئەمە هەموو تۆ پێت جوانە دەی خۆشت ئاوای خۆشت جەمیلی حەزت بەشتی جوانە وەکو جەمال و جوانیت پێ جوانە دەی خۆشت باوا بە ئیسلامی ئێمە ئەم فیتڕەتە دەکا بە کردار کەواتە تۆ هەر داوا مەکە خەڵکی نەوا بکەین و وا بچین با بە کرداریش ئەوەی کە لەم زنجیرە باسەدا بە ئیزنی خوای گەورە دەیبیستین بزانین لە ژیانی کرداریماندا ڕەنگ دەداتەوە ئەگەر ڕەنگی دایەوە بەڕاستی سوودمەند بووین چوارەمیان عەلا بەسیڕەتین بانگەوازکردن بۆ دینی خوای پەروەردگار لەسەر ڕۆشنایی ئەوەیە بە ڕێگەی عەقلی قسە لەگەڵ کۆمەڵی خەڵک بکەین کە ناموسڵمانن ئێستا بەڕێزان کابرا بڕوای بەخوا نییە ئافرەتێک بڕوای بەخوا نییە ئیلتیزامێکی بە ئیسلامەوە نییە قورئان و حەدیسی بۆ بخوێنەوە هەر گوێ لێ ناگرێ وەرە بەڵگەی عەقلی قسەی لەگەڵا بکە زیاتر بابەتەکە ڕۆشنتر کەمەوە ئێمە بانگخوازێکمان هەبوو کۆچی دوایی کرد خوای گەورە دەرەجەی عالیکا لە بەهەشتا جەنابی مامۆستا شەماڵ موفتی لەم شارەدا مامۆستا شەماڵی موفتی یەکێک بوو لەوانەی جلوبەرگی مەلایەتی لەبەرانە بوو کابراک بوو بە چاکەت و پانتۆڵەوە دەبیندرا ئێمە حتا کاتێک کە ڕۆشنتر لە ئیسلام هەندێکمان وا حاڵی بووین ڕۆشنتر حاڵی نەبووین وا ئەزانین کەوترە زانای ئیسلام ئەبێ مێزەری سپی بێ جبەی لەبەرابێ یان جلی کوردیلانی کەم لەبەرابێ یان جزداشەیەکی سپی لەبەرابێ نەخێر زانای ئیسلام بە جلوبەرێک ناناسرێتەوە مامۆستا شەماڵی موفتی چاکەت و پانتۆڵی لەبەرابوو ڕیشیشی هەتا ناوکی نهات بوو سەکسووکێکیشی دانابوو زۆر جار ڕیشیشی نەبوو لە مەکتەبی مەعهەدی ئیسلامیش نەیخوێن بوو لە مەکتەبی گاورانیشدا خوێن بووی پاشانیش لەگەڵ منەظەماتی ئەجنەبیدا ئیشی دەکرد خۆی باسێکمان بۆ دەژێڕێتەوە خوالی خۆش بێ دەڵێت لەگەڵ منەظەمەیەکی ڕێکخراوێکی دانیمارکیدا ئیشم دەکرد سەرپەرشتیارەکەی ئافرەتێک بوو ڕۆژێ پێی وتم مامۆستا شەماڵ تۆ کەسێکی زۆر بەڕێز و پاک و چاکی بەڵام بەداخەوە زۆر خۆت بە شت دەزانیت تەکەببوورێکت تێدایە وتم وەکو چی وتی لەبەرەوەی کاتێک کە سەیرم دەکەی یان سەیری هەر ئافرەتێک دەکەی چاوت نزم دەکەیتەوە چاو نابڕێ ناو چاومان ئەوە نیشانی کیبرێکە خۆ بە زلزانینێکە و دووەمیشیان کاتێک دیقەتم داوە هەوڵ دەدەی قەت دەستت بەردەستمان نەکەوێت وەگە دەستت بە ناچاری بەردەستمان کەوێت دەچی دەستت دەشۆیتەوە ئەوەی کە پێی دەڵێن دەستنوێش بۆ ئێمە گڵاوین وتم هەردووچیان ڕوونکردنەوە دەدەمێ مامۆستا شەماڵ نات باسی ئایەت و حەدیسی بۆ بکە ئەبێ بە بەڵگەی عەقلی قسەی لەگەڵا بکەیت وتم لە لای ئێمەی موسڵمان هەر شتێک کە هی تۆ نەبێ ئەبێ ئەدەب بنوێنی بەرامبەری زۆر چاوی تێ نەبڕیت چاوی بۆ بەرز نەکەیتەوە حرمەتی خۆت بگری و حرمەتی بەرامبەر بگری ئێمە فێر بووین ئەگەر چوینە ماڵێکەوە بە ئەدەبەوە دانیشین چاو بۆ کون و کەلەبەری ماڵەکە نەجێڕین کەەوە شتێکی مادیشە دینەکەمان فێری ئەوەی کردوین ئەی خانمێکی بەڕێزی وەکو تۆ کە هاوسەری منی کە حەڵاڵی منی مەحرەمی منی ناتوانم بە تەواوی جەستەتا پێتا بڕوان و چاو بکە ناوە چاوتەوە ئەوە ڕێزە بۆ تۆ ئەوە نەک بێ حرمەتی و پاشان ئیسلامی ئێمە مافی بەوە نەداوە من دەستم لە دەستی تۆ بدرێ و کاتێک کە دەستم لە دەستی تۆ درا دەبە بڕۆم عیبادەتەکەم تازەکەمەوە کە خوای گەورە دەپاداشتم بۆ دەنووسێ بەو شێوەیە قەناعەت بە بەرامبەرەکەی دەکە ئەوەی من دەیکەم ڕێزە بۆ تۆ و ئەدەبە بۆ خۆم چەند شتێکی جوانە جارێک بابەتێکم خوێندەوە ئەڵێ لە شەستەکانی سەدەی ڕابردووترا کەسێک لە سەدی دوکان کابرایەکی ڕووسی کە سەدی قەزای دوکان دروست دەکرێت بەنداوی دوکان ئەو ڕووسە دەبینێ ئەویش دەوێت فکری کۆمۆنیستی بڵاو کاتەوە کەسێکیش کادری حیزبی شیوعی دەبێت لێی نزیک دەبێتەوە بە حساب ئەو فکری کۆمۆنیستە لە کوردستانە بڵاو کاتەوە بەرەی پێ بدە بە کابرایەک دەڵێ بۆ واز لە ئیسلامەتی ئەو نوێشکردن شتەی تۆ چێ بە کەڵک نایە فکرێکی سۆشیالیستی سۆشیالیزمی کۆمۆنیستی ئەوانە باشە ئەم بابەتانی بۆ دەکا بەڵام کاتێک کە تەماشا دەکە ئەندازیارە ڕووسیەکە کە خەڵکی ڕووسیا و کۆمۆنیستە بۆق دەگرێت لە ناو ڕووبارەکەدا خەریکی ڕاوی بۆقە کابرا فترەتی بە ئاگا دێتەوە ئەڵێت جا باشە من وازم لە ئیسلامەتی و دینداری و عیبادەتی خۆم هێناوەکو ئەو پیاوم لێ هات یعنی من لە مریشکی خۆماڵی و لە قەل و قاز خواردنەوە دەستکەم بە بۆق خواردن یعنی لەم هەموو خواردنە بەڕێزەوە لە قەل و قاز و مریشکی کوردیەوە بچم بۆق بخۆم والله بابە ئەوەی خۆم قەت بەوە ناگۆڕمەوە ئەگە هەر لەبەر دنیاش بێ نەک لەبەر قیامەت ئەوە تانە خەڵکیکی خۆمان بینی تخوا لەم هەموو حەڵاڵەی کە ئیسلام فێری کردین
بچین شەمشەمە کوێرە بخۆین، بچین سەگ بخۆین، دوو لە ڕووتان بچین گۆشتی پشیلە بخۆین. ئەمە بە دەلیلی عەقلی بۆ کەسێکی باس کە تۆ ئەم حەڵاڵی کە پەروەردگار لە ئیسلامەکەدا بۆی حەڵاڵ کردووی، توخوا کامیان باشترە. وە زۆر جا بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بە بەسەرهاتێکی شیرین دەبێ، بەرامبەرەکە بە بەڵگەیەکی عەقلی و بەڕێزلێنانێک دەبێ. ئومێدەوارم لەم زنجیرە باسی ڕۆشنتردا جوانتر لە ئیسلام بگەین، باشتر لە ئیسلام بگەین، ڕۆشنتر ئیسلام بۆ خۆمان حاڵی بین و بۆ مسلمانانی شڕونکەینەوە و خوای گەورە یار و یاوەری هەموو لایەک بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين.